دەست پێکەم ناساندن بۆ کتێبێکی منداڵان کرا لە شاری چەمچەماڵ کتێبخانەی گشتی چەمچەماڵ و بە ئامادەبوونی ژمارەیەکیان بەشێک لە خوێندکارانی چەمچەماڵ. ئێمڕۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ لە زنجیرە چالاکیەکانی هەڵەسێ بە ناساندنی کتێبێکی مناڵانە بۆ مناڵە چاوگەشتەکانی چەمچەماڵمان کە ئەمە یەکێکە لە ئەرکە گرنگەکانی کتێبخانە کە ئەرکمان بریتە لە پەروەردەکردن لە زانست لە زانیاری و بڕماناکردنی مناڵانی شارەکەمان. ئەمە یەکێکە لە ئەو کارانەی کە زۆر جێگای بایەخە بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ لە ئایندەیەکی نزیکا چەند کارێکی تری جیاوازمانە بێ بۆ مناڵان، بەڵام ئەمە یەکەم کارەکە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە کتێبخانەی گشتی چەمچەماڵەکرێ. کتێبەکەمان چیرۆک و هۆنراوەی مناڵانە لەلایەن نووسەر ڕەفیق هەورامیەوە نووسراوە بە ناوی چرۆیە. ئیشەڵا هەوڵەدەین لە ئایندەیەکی نزیکا کاری جوانتر بکەین و خزمەتی باشتر بکەین بە مناڵەکانمان بۆی کە هیچ نەبێ بتوانین هاوکاریەکی باشیانکە لە ڕووی زانست و پەروەردەکردنەوە. یەکێک لە گۆڤارەکانی دەستگای نارینە بەڕێز خات و نەرمی عوسمان بەڵێنی پێداوین کە بێت لێرانە ناساندن بکەین تەنها بۆ مناڵان کەویش پێک دێت لە 21 گۆڤار تایبەتە بە مناڵانمان. لە خزمەتتانم دەست هێرش عەبدوڕەحمان لێ پرسراوی کتێبخانەی گشتی چەمچەماڵ.